هەولێری پێشەنجی کۆمەڵەی دووەم لە خولی خواشە ساڵانی عراق لە یەکێک لە یاریەکانی هەفتەی چواردە پێشوازی لە پێشمەرگەی سلێمانی ڕکابەری کرد. لا نیوە یەکەم تازە پێگەیشتوەکانی پێشمەرگە باشتر دەرکەوتن، تیپی میوان کۆمەڵێک دەرفەتی گۆڵیان هەبوو. تاوەکو لە خولەکی 36 محەممەد کاوە بربەستی یەکسانی شکاند و تیپی خواشە ساڵانی پێشمەرگەی بە گۆڵی یەکەم لە یاریەکە پێشخست. نیوە یەکەم هەر بەم پێشکەوتنەی پێشمەرگە کۆتایی هات. لا نیوەی دووەم تازە پێگەیشتوەکانی پێشمەرگە دەرفەتی گۆڵی دومیان لە پێش بوو، سوودیان لێ نەبینی. هەولێریەکان لە ماوەی 3 خولەک ئەنجامەکەیان پێچەوانە کردەوە و لا خولەکەکانی نوێم و 12یەمی نیوەی دووەم 2 گۆڵیان لە ڕێگای چیاڤان فاروق و ڕەوەند کارزان تۆمار کرد. لا خولەکی 68 زانست عەلی توانی ئەنجامەکە بۆ پێشمەرگە بە تۆمارکردنی گۆڵی دوم یەکسام کاتەوە. لا خولەکی 74 ڕەوەند کارزان گۆڵی دووەمی خۆی و سێمی هەولێری تۆمار کردو، جارێکی دیکە تیپەکەی پێشخستەوە. لە دوا خولەک ئەیوب عامر جارێکی دیکە ئەنجامەکەی بۆ پێشمەرگە یەکسان کردەوە، یاری بە 3 گۆڵ بۆ هەر لە یاکیان کۆتایی هات. الحەمدولیلا توانیمان پێشەنگیمان پارێزین پلەی یەکەمین، ئینشاڵڵا بە پلەی یەکەم هەموو هەوڵێکمانەوەی بە پلەی یەکەم بەستەکەوین، پارێزگاری لە سەداڕێ بکەین پلەی یەکەم و بۆی بۆمان ئاسانتر بیتن. ئینشاڵڵا لە یاریەکانی داهات و سەرکەوتن بەدەستێنین. لەو دوو یاریەکمان دۆڕاندووە و یاریەکمان تعادل کردووە. ئینشاڵڵا لە یاریەکانی داهات و سەرکەوتن بەدەستێنین پشت بەخوای گەورە. وەڵا الحەمدوللا بە خاڵێکی ڕازین لە ساحەی هەولێر و ئینشاڵڵا بە هاوکاری یاریزانان هەوڵ دەدەین یاریەکانی دیکە خۆمان باشترکەین و بگەڕێنەوە سەداڕی. یارێکی باشمان کرد الحەمدوللا، بەڵام تر ئەو تۆپانەیە گۆڵ لێ دەکەی و گۆڵ دەکەی. الحەمدوللا لە یاریەکانی دیکەدا خۆمان باشتر دەکەین. هەردوو تیپ سەرکەوتنیان بۆ قۆناغی 16 سۆگەر کردووە. تیپی خواشە ساڵانیانەی هەولێر لە 12 یاری بووە خاوەنی 29 خاڵ و هەر لە پێشەنگە. پێشمەرگەش بە 13 یاری 27 خاڵی هەیە و دووەمە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.